ساڵانە چەندین ڕێڕسمی سیر و سەمەرە لە جیهاندا ئەنجام دەدرێت، بەڵام لە عێراق و لە ساڵیادی شەیدکردنی ئیمام حوسێن شتێکی نامۆ و نوێ بینرا. ئەم ساڵ و لە ڕۆژی عاشورادا و لە یادی شەیدکردنی ئیمام حوسێن خزمەتگوزاری پەیوەندی تەلەفۆنی ڕاستەوخۆ لەگەڵ ئیمام حوسێن دابین کرا. سلام عليك يا أبا عبد الله. سلام عليك يا سلام. مشاية عشيق وبدرب الصديق. السلام عليك يا سيدي ومولاي. السلام عليك يا أبا عبد الله الحسين. وانتجي على متن البكي زاير والحكي. حسين يا حسين يا حسين يا حسين. بك أن ترحم العراق والعراقيين. السلام عليك يا مولاي يا أبا عبد الله وعلى الأرواح التي حلت بفنائك. السلام على ظهير الحسين أبي الفضل العباس ابن أمير المؤمنين. موضوعي حيل الطم بضلوعي وعلي كان عين. يا حسين يا حسين يا حسين. سلام الله عليك. الله خير اللهم اشفنا. لە ڕێگەی موبایلەوە پەیوەندیان بە ئیمام حوسێنەوە کرد. لە ڕێگەی ئەم خزمەتگوزاریەشەوە زیارەتکاران و ماتەمجێران وا دەردەکەون کە لە ڕێگەی موبایلەوە پەیوەندی بە ئیمام حوسێنەوە دەکەن و دەردەدڵ و نزا و پاڕانەوەکانیانی بۆ دەردەبڕن. عاشقانی حوسێنی کوڕی عەلی و ماتەمجێران بە خەمگینی و چاوی بەگریانەوە قسە لەگەڵ ئیمامەکەیان دەکەن. هەر لەو ڕێوڕسمەدا دیاردەی سیر و سەمەرەی دیکە هەیە، وەک ماچکردنی پێڵاوی زیارەتکاران و شێلانی پێیان و مەساجکردنیان. ئەم هەموو کارە سیر و سەمەرانە بە بەرچاوی بەرپرسانی حکومی و زانایانی ئاینیەوە ئەنجام دەدرێن و کەسێکیش نییە تەنها وشەیەک لەسەر ئەم کارە سیر و سەمەرانە بڵێت ئەی ئێوە ئەم کارە چۆن هەڵدەسەنگێنن یاخود دەتانوێت لە ئێستادا پەیوەندی بە چ کەسێکەوە بکەن.